خۆشەویستان دوا گفتوگوی ئەمڕۆمان سەڵە سەر ئەم کتێباکەین پارادۆکسەکانی خوێندن ڕۆشنایەک بۆ سەر سیستەمی پەروەردەوەی خوێندنی مۆدێرن و دیموکراسیانە لە وڵاتی دەنمارک. ئەم کتێبە لەلایەن زۆر بەڕێز مامۆستا شەرمین ڕەشید نووسراوەکە بەڕێزیان ڕاوێژکاری دەرونی و مامۆستان خۆیان لە دانمارک ماوەی 25 ساڵ 26 ساڵە بێ لەوێ مامۆسان ئێستا لە لامان ئامادەیە. مامۆستا شەرمین سڵاو لێبێ زۆر بەخێراتی بەخێر بەی سەرچاو پیرۆزبای کتێبەکە و لێکەین دەستخۆشی و لێکەین. کتێبێکی گرنگە بێگومان لەو ڕانگەوە کە کێمە کتێبمان لەم بوارە کەمە زۆر گرنگە کتێبی زیاترمانە بێ سەرچاوە زیاترمانە بێ. گەر پێم بڵێ کتێبەکە ئەنی چەند خولەکێکمان هەیە بەرەو بە خێرایی قسەی لەسەر بکەین. ئەزمموی خۆتە لەوێ بە تیۆریت کردو و لێرەیە کۆت کردوێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە بۆ ئەم بانگێشتە پێم خۆشە لێرەوە ئەو کتێبە بە ئێوەی خوێنەر بناسێنم. ئەو کتێبە پێکاتوە لە حەوت بەش سەرەتا لە بەشی مێژووی و دەستپێکەم لەبەرەوەی کە من مامۆسام و ڕاوشکاری دەرونیم لە دانمارک لە ماوە 26 ساڵ ئەزمونم ئەوەی کە وەرم گرتووە ئەم ماوە زۆرە پێم خۆش بوو بێخەمە بەردەستی مامۆسایان و پەروەردەکاران و سەرپەرشتیاران و ڕاهێنەران و ئەوانەی کە بەرکەوتنیان هەیە لەگەڵ خوێندکارە بە شوەیەکی گشتی تەنانەت خێزانەکانیش ئەتوانن سوودمەند من لێی. وەکوتم ئەو کتێبە لە حەوت بەش پێکاتوە بەشی مێژوویم هەڵبژاردووە لە دانمارک چۆن سیستەمی خوێندن بە چ پرۆسەیەکە تێپەڕێەوە تا گەشتۆتە ئەمڕۆ. مەبەستیشم لەوە ئەو بوو کە ئێمە وەکو خوێنەری کورد وەکو مامۆسایانی کورد بزانین کە ئەوانش سەرەتا یەکسەر لە ئاسێکی زۆر پێشکەوتوان نەبوون بە پرۆسەیەکی زۆر دوور درێژە ڕۆشتن تا گەشتنە ئەم دیموکراسی کە ئێستا هەیەە و ئەو پێشکەوتنی لە بواری پەروەردا هەیەە. دواتریش بابەتەکانی تر بابەتی ڕۆژانەیە بێگومان تیۆریتیایە تیۆری زانستی زۆرتیە بابەتی سایکۆلۆژیای زۆرتیایە کە من خۆم بواری خۆمە بەستنەوەی تیۆریە بە پراکتیکەوە بە کاری عملیەوە کە ئەمە شتێک زۆر زەحمەتە ینی بەڵام بۆ من ئەوەی خۆشە خۆم لەناو واقعەکەم لەوێ ئەوەی کە بە تیۆری خوێندومە بە پراکتیک ئەنجامم گەیاندووە. باشە مامۆستا ینی بە پرسیارێ بکەم بەراوردی دەنمارک بە ئێرە بکەین ئایا بەراورد دەکرێت؟ ئەگەر بڵێن وەکو جیاوازەکانیان وەکو ئاسمان و ڕێسمان وایە بەڕاستی تاوامان وتووە بەڵام ئەمەش مانای ئەوە نییە کە مرۆڤ دەسەوسان بۆسێت لە هەرچکوێ هەبیت و کە گەنجمان هەبێ خوێندکارمان هەبێ مناڵمان هەبێ ئێمەی گەورە بەرپرسیارین لە خزمەتکردنیان بەرپرسیارین لەوەی کە ئەگەر مامۆسایەکین لە پۆلا خۆمان دەوڵمەند بکەین ئاگامان لە شتە تازەکان بێ بەردەوام لە خوێنەوە بین بەردەوام چکە کاری مامۆسایەتی کارێکی پیرۆزە کاری دروستکردنی تاکە ینی تۆ بەشداری بی لە دروستکردنی تاک چۆن تاکێکی بوێر و قسەکەر و بەتوانا و خاوەن مۆراڵ دروستەکەی ئەرکی مامۆستا زۆر گەورەیە لەبەرەوە ئەبێ هەمیشە لەم جۆرە کتێبانە بخوێنێتەوە و بەردەوام خۆی تازە بکاتەوە لە بوارەکەی بۆی توانێت شتی زیاتر پێشکەشکە. باش باسی لەرکی مامۆستا کرد ئەی مافی مامۆستا لەوێ چۆنە مامۆسایانمان ئێستا بەداخۆ ینی بەشێکی زۆریان لە ماڵەوە موچەکەی خۆیان پێنان ڕاستە ئەوە خەمێکی زۆر مافی مامۆساش خەمێکی زۆر گەورەیە هەر لەو کتێبەشە باسم لە شکۆی مامۆستا کردووە باسم لە ئارامی دەرونی مامۆستا کردووە مامۆستا ئەبێ دەرونی ئارام بێ بۆی بتوانێت وانەیەکی سەرکەوتوو بڵێتەوە بەڕاستی هیوادارم ڕۆژێک بێت بەرپرسانی پەروەردە خەمخۆرانی پەروەردە ئاوەڕێک لەو بنەوە کە ئەگەر تۆ ئەتوێت وانەیەکی سەرکەوتوو لە مامۆسایەک داوا بکەیت پێویستە ئارامی دەرونیشی بۆ دابین بکەیت پێویستە شکۆکانی بپارێزی پێویستە مامۆستا کاتێککە ڕۆشتە پۆلەوە بە دەرونێکی ئارام و دڵخۆشیەوە بڕات کێشەی خێزانی و کێشەی موچە و کێشەی جۆرەها قەیرانی تری نەبێت بۆی کە بتوانێت نەوەیەکە بۆ دروستکە بۆ مرۆڤایەتی بەرهەمەکەی لە داهاتوە هەموو سوودمەند بن لێی. باشە کەواتە لەوێ هەم مامۆستا ئەرکەکانی جێبەجێ دەکاوە مافەکانیشی دابین کراوە. باشە ئەوەی کە بۆ تۆ زۆر جێی سەرنجە پێویستە لێرە گۆڕانکاری تێدا بکرێت چییە؟ بە بڕای من لە هەرچ کوێبین لە هەرچ کوێبین مامۆستا ئەرکی هەیە مامۆستا و خوێندکار هەردووکیان مافیان هەیەکو مرۆڤ بەڵام مامۆستا جیاوازەکە لەگەڵ خوێندکارە ئەوەیە کە بەرپرسیارە کە ئەچیتە پۆلۆ بەرپرسیاری ئەبێت تواناکانی خۆت بزانی ئەبێت لە ڕووی سایکۆلۆژیە لە خوێندکارەکە بناسیت
ئەبێ بتانی هەستەکانی بخوێنیتەوە بیرکردنەوەکانی شارەزابیت بتانی لە ڕفتارەکانی تێبگەی لە هەمان کاتیشا توانای بەهزرکردن هەبێ کەەوە توێرێکی فۆنەگی لەوێ بەکارم هێناوە بەهزرکردن منتەلیزیشن مامۆسا ئەبێت بتوانێت خۆی بخاتە شوێنی خوێندکارەکەی چۆن بیرەکاتەوە ئەمە تەنها بۆ مامۆستا و بۆ خوێندکار نییە ئەو پەیوەندیە باسم لە پەیوەندیەکان لە کۆنتێکسی وانەوتنەوە کردووە مامۆستاکان وەکو تیم کار بکەن بەڕێوبەر بە تەنها بڕیاردەر نەبێ بەڕێوبەر لەگەڵ تیما کار بکە پەیوەندی بەڕێوبەر و دەستەی بەڕێوبەران و مامۆستایان چۆن پەیوەندیەکی دۆستانە بێت کە بە شێوەیەک بێ سود لە ئەزمموی یەکتر وەرگن و لە هەمان کاتیشا بەیەکەوە بە لە تیمێکە کارەکانیان بە ئەنجام بگەێنن خێزانەکان زیاتر بێنە ناو سیستەمی پەروەردە و بەشداریان پێ بکرێ شارەبانیەکان لەوێ زۆر شارەوانی و کۆمۆنی ئەوێ زۆر دەوری گرنگی هەیە بۆ پرۆسی پەروەردە باسی ئەم کردە شارەوانی چۆن بتوانێت ڕۆڵ ببینێ لە کاراکردنی تواناکانی خێزانەکان لە دەرخستنی و زەماتەی مناڵ و گەنجەکانمان ئەمە ئەرکی شارەوانیە کە بە هاوکاری لەگەڵ پەروەردە ئەبێت ئێمە لێرە هەر شارەوانی شەقامەکانمان بۆ پینە و پەڕۆژ بکە هیچی کەمەلی ناوێت بەداخەوە مامۆساوی کە بۆ من جێی سەرنج بوو لە کتێبەکەدا ئەم بە بڵین کیکۆدەیە ئەم پاسکۆدەیە با بڵین بەکار دێناوە لە کتێبەکەتە یعنی تۆ بۆ موبایلەکەی خۆ توانی ئەمە سکان بکەی ڤیددیوەیەکی پیشانەیە ئەمە لە جیاندا زۆر بەکارێ لای ئەمە زۆر کەم بەکارێ کتێبە کوردەکان لە کتێبە ئاکادمیەکانە ئەوەی بابەت ئاکادمیەکان لێکۆڵینەوەکان بە تابەتیوانەی سەبارەت بە سایکۆلۆژیا و پەروەردە ئەوانەی کە پێویستیان بە ڕوونکردنەوەی زیاترە کە تۆ باسی حاڵەتێکەکەی لە ناو پۆلا خۆشە ئەو حاڵەتە بە ڤیددیۆ بیبینی هەر لەبەرەوەیە چەند QR کۆدێکم تیا داناوە لەوانەیە تازە بێ بۆ ناو سیستەمی پەروەردە بۆ ناو کتێبی پەروەردەیی بەڵام هیوادارم ڕەچەشکێنێ بێ بۆ ئەوانی کەشکە حەز بکەن هەر خوێنەر هەردانە نشێ کتێبێک بە تەنیا بخوێنێتەوە بەڵکو جارجاریش بە مۆبایلەکەی سکانەی ئەو QRانە بکە QR کۆدانە بکە و ڤیددیۆ بکاتەوە یان ناو پۆلێک ببینیان ڤیددیۆیەکی من کە لەوێ چەند ڤیددیۆکی تایبەتی خۆمە کە باز لە دیاگنۆسەکردنی حاڵەتەکانی مناڵانەکەم بە شێوەی جیاواز بتوانێت لەوێ چێژێکی لێوەرگێت تۆزێ خوێنەوە تۆزە بینینی ڤیددیۆیەک بەو شێوەیە مرۆڤ زیاتر هانەیرێتەوەکو کتێبەکە تەواو کاتە باشە مامۆستا تۆ خۆ لێرە خوێندنە تاوا کرد بەڵێ من لێرە پەیمانگای مامۆستایم تاوا کرده بوو پێشەوەی بڕۆمە دانیمارک ماوەی 5 ساڵ مامۆستا بووم هەموو ئەو ئەزمانەی کە مامۆستای ئێستا بەسەراتی ئەپەڕێ لە سەرەتای نەوەدەکان و سەرەتای ڕاپەڕینە ئێمە بەسەرمان هات و بینیمان ئەوەی کە بیرمە ئەمانوت سەری بەرزمان بۆ موچەنەوی ناکەین پێمان وا بوو کە ئەبێ حکوومەتەکەمان ساوایە ئەبێ بە هەمومانەوە هاوکاری بکەین تا پەروەردە ئەبێت ئەوە بوو ڕەنجێکی زۆرمان لەگەڵا و ئەم کوڕی لێ ئەمەی لێ دەرچوو کە بینیمان بێگومانە من لە دڵسۆزی جەنابتە بۆ بواری پەروەردە لە هەرێمی کوردستان لە خەمخۆریتە بۆم بوارە کاتمان نەماوە کتێبەکە لە هەموو کتێبخانەکانی کوردستان هەیە لە چاپخانەی ڕەهەند هەیە وەکو سەرەتا و لە ئەنێرن بۆ بەشەکانی تریش بۆ کتێبخانەکانی تریش بەڵام ئەوەی کە بێت وەریگرێت لە چاپخانەی ڕەهەند بەردەستە و پێشم خۆشە بەڕاستی پێشنیارەکەم بەڕێوەبەری پەروەردە ئەو کتێبە وەکو خەڵات دابین کە بۆ مامۆستایان بۆ هەموو خوێندنگەکان چەند نوسخەیەکیان هەبێت و بە باشیشی ئەزانم دوای ئەوەی کە مامۆستایان خوێندیانەوە خۆیان لە گروپێکە لە کۆبنەوەی مامۆستایانەکە قوتەباسی لەسەر بکەن چکە دڵنیام تێچووی مادی ناوێت ئەو میتۆد و بابەت و ستایلانەی فێربوون و فێرکردن کە من باسی ئەەکەم تێچووی مادی ناوێت تەنها خوێندنەوەی ئەوێ و سەلیقەی مامۆستا و هەستکردن بە بەرپرسیاری کە وانەیەکی جوان بڵێتەوە بۆ ئەوەی کە خوێندکارەکەی متمانەی لە دەست نەیە چونکە وەکو هۆبزەڵێ فەیلسوفی بەریتانی ئەڵێت خەڵک متمانەی خۆی ئاات بەڕێوبەر هەتاوەکو دادپەروەری و ئارامی بداتێ بە هەمان شێوە خوێندکاری ژوایە متمانەی خۆی و ئازادی خۆی ئاات بە مامۆساکەی هەتاوەکو فێری بکە ئەگەر مامۆساکە پڕ نەبێت دەستی پڕ نەبێت هەکبەکەی شتیتیان نەبێت خوێندکارەکە ئازادەکە لێ وەرگێت و متمانەی پێی نامێنێ لەبەرەوە منەوە کتێبە بە گرنگ ئەزانم بۆ هەموو مامۆسای کە بخوێنێتەوە بەڕێز مامۆستا شەرمین ڕەشید سپاس بە ئامادەبوونت دەستخۆشی و لێکەین جارێکی پیرۆزبایی کتێبەکە و لێکەین بۆ کەسێک کە بێم کتێبە دەستپا لە کتێبخانەکانی سلێمانی بێگومان هەیە ناوەندی ڕاهەند چاپی کردووە
دووارە سپاس بۆ ئامادەبوون بانکێشتش بە خێراتی سەر چاو.